رئیس طارق زیاد برای راهنان کمپانیای کنترل تکنیکی یا اتومبیلان حل استدیوی لگل ما یک طارق زور بخیر بین سپاس اما باسی آمارکان من کرد اما کرمانجی تیگین پیمویا تێدەگەم هەر بحثا پشکنین اتومبیلان کاک طارق امانوی اما بومان بکی کام پشکنینانه بو زور گرینگن بو اتومبیلکان بەڵێ پێشەکی سوپاسان دەکەم سەرخۆشی لە بنەماڵی کاک هەڵکەوتیش دەکەم بۆ مناسبەی بەنسبەت کە جەنابەت فەرمووی کامە پشکنین گرینگە بۆ ئۆتۆمبیل هەر شتێک لە ئۆتۆمبیل هەبی هەر هەمووی گرینگە بەڵام گرینگەیە گرنگتریشەیە ئێمە وەکو کۆمپانیای PVI بۆ پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل 85 خاڵی پشکنین بۆ هەر ئۆتۆمبیلێک دەکەین 85 خاڵی پشکنین لەو پشکنینانە دوو لەناو لیستێک لەناو پشکنینەکانی 85ەکان برگەی سپیمان هەیە و برگەی سۆرمان هەیە برگەی سپی نمرەی لەسرە دەرەجەی لەسرە نابی 65 کەمتربی بەڵام ئی سوورەکان ئیجباریە پابەندە شوفێر دەبێ چاچیکە نمرەی لەسەر خەتەرناکترن بە پێی ڕەنگی سوێر بە خەتەریاتە بڵێ ئەوانە لە خەتەرەکانن دەبێ پابەندە شوفێر چاچکات لە نێو ئەو سوورەکاندا ئەتوانن چی بڵێ چی هەیە؟ ئەگەر بژمێرم زۆرە تەبیعی بەس سامپڵەکان وەڕێگرم بە لە پژمێنی سەلامەتی کە حیزامی ئەمان تەست پێ بکەین دەبیت تەواوی و لە عینی کاتیشدا دەبی جامی پێشەوەی تەواوبی ماسیحەکان یعنی فلچەکان تەواوبی ئەو جا ئەوانەی کە دەژمێرم چەند فەرع و لقی لێ دەردێ چەند شتیشی لەگەرە بەستەنها سەرەدێرەکان دەڵێم ئەوە ڤۆڵتە ئەوە ڕۆتە ئەوە ڕۆناکیەکانی یعنی لایتەکانە دەبێ نظامی بی سۆندەیە سۆندەی ئستاپیا و لە عینی کاتیشدا لێچوونی بنزینە لێچوونی هەموو جۆرە ڕوونێکە و لە هەمووی گرنگتر ئەما کە ئەو ئۆتۆمبیلانەی کە پشکنینی لە بۆ دەکەین LPG-مان هەیە کاک طارق سەبارەت بە ئێرباگەکان دەگوترێت هەندێک لەو ئێرباگەکان کە لە هەنێک ئۆتۆمبیل کە تەقییانە دواتر پێشرە بە کۆمپیوتەر ئەو گلۆپە دەکوژرێت یعنی بۆ ئەوەی کە ئەو کەسی کە دەکرێت نازانێت کە ئێرباگەکەی تەقیە بچ پشکنینێک ئەمە دەرەکەوێت بەڵێ بەنسبەتی ئێرباچی زۆرش بەداخەوە کە لە ستۆریۆ جەنابتان کە باسی دەکەم زۆربەی زۆری ئەو کەسانی ئەو جۆرە ئۆتۆمبیلانی کە دەینن زۆر جاران دەستکاری ئێرباچی دەکەن یعنی بە کۆمپیوتەر دەیکوژێنن یانیش تایمەری بۆ دادنێن چەند سرکەیەکە لە ناو دەژبورەکە گلۆپەکە هەرگی ساوە پێ بووە پاشی چەند سانیەک دەکوژێتەوە یانیش بە تەواوی قەتعیان کردووە بە کۆمپیوتەر و شتیوە پشکنینی وەی ئەو کەسانێکە ئەو ئۆتۆمبیلانێ دەکڕی یەک لە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان یەک لە شەرتەکانی ئەوەیە دەبێت یەک لە شەرتەکانی کۆمەلە شتێکە ئەگەر بژمێرم بۆت ئەوانە کە جەنابەت باسی ئێرباچ کرد تەرکیز لەسەری ئێرباچی دەکاتەوە ئەو کەسانی دەیکڕن نەسحەتم ئەوەیە نەک وەکو کۆمپانیا جارێ لە دەروەی کۆمپانیا بابین پیشان بدە با بچی فەحس کاتن ئایا ئەوە هەرەوها سیستەم کراوە هاکەزایی وەکو کابرگوتنی عەشوائیە یاخود بە هەوای نەفس کوژاندیتەوە لێ تاکیدبی ئەو جارە بیکڕی زۆر جارن دەبینی کابرا شارەزایی نییە باشە تۆ بۆ دەچی سوبغ و گێڕ و بزوێنەرەکەی فەحز دەکەی با ئێرباکش یەک لەو شەرتانە بی یان بەردی ژینگەی بەردی گزۆزیش یەک لەو شەرتانە بیتن ئێمەش وەکو کۆمپانیای PVI بۆ پشکنینەکەی بە خۆمان دەزانین زۆر جار ئەو شتانی کە دەزانین لەسەر چی دەبەسترێ کە وەکو خبرەی خۆمان ئیشمان کردەیە ئەوی بە پێ توانای ما بەڵام ڕێگاش لە فێل ناگیرێ بەس دەبی ئەمە وەکو کۆمپانیا هەر بزانین کاک تارق ئەوەندەی کە من بیستمە هەندێک کەس بەڕاستی فێلەکەن وەکو بڵێن پێش ئەوەی کە بێنە بۆ پشکنی سارەکەی خۆیان بکرێ هەنێک شتیان دەگۆڕن تایەکەیەتی نازانم چیەتی ئێستا سەرەوە برادران باسییان دەکرد چۆن ڕێگری لە ئەمە بکرێت ینی کابرا بکرێ شتەکان دەگۆڕە دینە بۆ پشکنیەوە باشە بۆ نمونە دەینم ئەگەر بزانم ئەو گڵاسە شتێکی خراپی تێدایە یان زەرەری هەیە لە بۆ زیانی من باشە لۆ دەچم فێری لێ دەکەم ئەو ئەوەی بەتاڵ دەکەم یان شتی دی تێ دەکەم ئەوانە فێر لە خۆیان دەکەن
ئەو کەسانێک کە دیسان بابێمەوە سەرخاڵیەکەم بە. ئەو جۆرە ئۆتۆمبیلی دەکرد دەبیت بزانین زانیاری تەواویان هەبی ئەگەر بەخۆشی نوێ با پیشانی خەڵکی شارەزا بدە ئەتو فێل لە من لە ژیانی بکەیت خەڵکەدا. ویان نا دچیتایی دەینی یاخود هەر شتێک بی لە کەلوپەلی بەشەکانی ئۆتۆمبیل ئەوە زیان لە بۆ چێ هەیە لە بۆ خۆی هەیە و لە هەمان کاتشە لە بۆ دەوروبەرەکەش هەیە. زۆر سپاس کاک تارق لەگەڵمان بووی سپاس بۆ برێز تارق زیاد بڕێوەبەرێ ڕاهێنانە کۆمپانیان کۆنترۆل تەکنیکی ئۆتۆمبیلان لەگەڵمان بووی سپاسکەم کاک تارق زۆر بەخێر بێن.